بەناوی خوای بەخشندەی میهرەبان. خۆشەویستەکانم، پرسیارێکمان لێ کراوە دەربارەی بۆ یاخکردنی مووی سەر و ڕیش. حکمی شەرعی لەبارەیەوە چییە؟ طبعاً خۆشەویستەکانم، بۆ یاخکردنی مووی سەر و ڕیش بە تایبەت ئەگەر سپی ببێ سنەتە، لەبەر بەڵگەی زۆر لەوانە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگێڕنەوە. حەدیثەکە ئیمامی بوخاری لە ژمارە 3462 و ئیمامی مسلمیش لە 2103 ئەیگێڕێتەوە کە ئەفەرمێ رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ جوولەکە و گاورەکان بۆ یاغ ناکەن، بۆ یاغی مووی سەر و ڕیشیان ناکەن، ئێوە پێچەوانیان بکەن. لە زۆر شتی تریشە لە شریعەتی ئیسلامە داوامان لێکراوە پێچەوانەی جوولەکە و گاور بکەین. طبعاً ئەم حەدیثە گەر سەیری زاهیرەکەی بکەین و سەیری زاهیری هەندی ئەحادیثی تریش بکەین، زاهیرەکەی ئەمرە، بەڵام زانایان ئەفەرمن ئەم ئەمرە بۆ سنەتە، نەک بۆ واجب بوون بە هۆی بەڵگەی ترەوە. بەپێی ئەم حەدیثە ئەوە ئەگەیەنێ کە سنەتە ئینسان سەر و ڕیشی بۆ یاغ بکا، بە تایبەتی ئەگەر سپی بێ. هەروەها زانایانمان متفقن لەسەر ئەوەی کەوا سنەتە ئەو کەسەی کە جیهاد دەکا لە پێناوی خوایە سەر و ڕیشی بۆ یاغ بکا بەڕەش. متفقن زانایان کەوا سنەتە ئەو کەسەی کەوا جیهاد دەکا لە پێناوی خوایە بۆ جیهاد ئەچێ لەبەرەوەی دوژمن زیاتر لێ بترسێ و دوژمن هەست بە قووەتی بکا و لێی بتۆقێ و جەنگیش خودعەیە و فێڵە، ئینسان ئەتوانێ لەوێ وەکو سنەتێک ڕەشی بکا. هەروەها زانایانمان متفقن و یەکڕان کەوا حرامە بۆ یاغکردن بەڕەش بۆ ئافرەت و پیاو ئەگەر مەبەستیان فێڵکردن بێ، بە تایبەت ئەو پیاوەی کە ڕاتە داوای ژن یان ئەو ئافرەتەی کە پیاو دێ تەماشای بکا بۆی بیخوازێ. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من غەشەنە فەلەیسە منا، هەر کەسێ فێڵمان لێ بکا لە ئێمە نییە. غەیری ئەم حاڵەتانی کە وتمان ئیتیفاقی تایە، زانایان متفقن تایە، زانایان لە غەیری ئەم حاڵەتانە جیاوازیان هەیە لەبارەی ئەوەوە کە مووی سەر و ڕیش بۆ یاغ بکرێ بە بۆ یاغی ڕەش. کۆمەڵێکیان وتویانە حرامە لەسەر پیاوان و لەسەر ئافرەتان بۆ یاغی ڕەشی قەترانی بکرێ. بەڵگەشیان هێناوەتوە لەسەر ئەمە، دوو بەڵگەی سەرەکیان هەیە. حەدیثەکەی جابری کوڕی عەبدوڵڵا لە فەتحی مەککەیە فەرمێ باوکی ئەبوو بەکریان هێنا سەر و ڕیشی پاک سپی بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی غەیروا هذا بشیء، فەرمووی ئەم سەر و ڕیشەی بگۆڕن، یعنی بۆ یاغی کەن بە شتێک. و زیادەیەکیش هەیە لە هەندێک لە ڕیوایەتەکانی ئەو حەدیثە کە طبعاً حەدیثەکە لە صحیحی مسلمە هاتووە ژمارە 3926، لە هەندێک لە ڕیوایەتەکانی هاتووە ئەفەرمێ وەجتەنیبوا السەواد، یعنی و دوور بگرن لە ڕەشکردن، یعنی غەیری ڕەش بیکەن. طبعاً ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە قەدەغەی کردووە لە ڕەش، بۆیە دروستە بە هەر بۆ یاغێکی تر بکرێ غەیری ڕەش حرامە. بەپێی ئەم حەدیثە ئەوان والی تێگەیشتوە. و حەدیثێکی ئیبن عەباسی شەیە خوای لە خۆی و باوکیشی ڕازی بێ، ئیمامی ئەحمەد ئەم حەدیثە گێڕێتەوە و هەندێک لە ئەصحابی سونەنیش، و ئەلبانیش لە صحیحی الجامعە هێناوێتی ژمارە 8153. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ئاخر زەمانە قەومێک پەیدا ئەبن لە ئاخر زەمانە، یعنی لە کۆتا زەمانە سەر و ڕیشیان ڕەش ئەکەن وەکو ژێرسکی کۆتری ڕەش. ئەفەرمێ ئەوانە بۆنی بەهەشت ناکەن. بەپێی ئەم دوو حەدیثە ئەوانەی ڕەیان وایە کە ڕەش حرامە ئەڵێن بۆ یاغکردن بە ڕەش حرامە. کۆمەڵێکی تر لە زانایانمان فەرموویانە ئەم حرامە تایبەتە بە پیاوان و ئافرەتان ناگرێتەوە، چونکە حەدیثەکان زاهیر باسی پیاوان ئەکا، ئافرەتانی لێ بەدەر کراوە، بۆیە بە تایبەت ئەو ئافرەتانی کە بۆ مێردەکانی خۆیان قژیان ڕەشەکەن و تویانە دروستە وەکو چۆن دروستە دەست و پەنجەی دەست و پێیان بەخنە
بۆیاغ بکەن هەروەها دروستە قژیانیش ڕەش بکەن. ئەو کۆمەڵە ئافرەتانیان لێ دەرکرد بەڵام ئەڵێن بۆ پیاوان حرامە. کۆمەڵێکی تر لە زانایان کە زۆرینان وتویانە دروستە بۆ پیا و بۆ ژنیش بۆیاغی ڕەش بکە و تویانە هیچ بەڵگەیەک نییە نە لە قورئان و نە لە حەدیث لەسەر ئەوەی کەوا بۆیاغکردن بە ڕەش حرام بێ، هیچ بەڵگەیەکی لەسەر نییە و ئەسڵیش ئەگەر بەڵگە نەبێ لە هەر شتێکە ئەسڵتایە حەڵاڵیە. ئەی باشە ئەو دوو بەڵگە کە جەماعەتی حرامەکە ئەوەی کەوتیان حرامە ئەو دوو حەدیثە ئەمان ینی وەڵامیان چییە بۆ ئەو دوو حەدیثە؟ وتویانە حەدیثی یەکەم کە ئەوەی باوکی ئەبوو بەکری سدیق ئەبوو قەحافە کە هێنایانە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بیگۆڕن واجتنبوا السواد وتویانە حتا ئەوێ حەدیثەکە صحیحە کە وتوێتی بیگۆڕن بە شتێک بیگۆڕن، بەڵام ئەوەی کە ئەو زیادەیەی کە هەیە لە حەدیثەکە واجتنبوا السواد وتویانە ئەو زیادەیە اختلاف هەیە لە ئەبوو زوبەیر یعنی کە ئەو زیادەی هێنا لە هەندێک لە ڕیوایەتەکانە باسی نەکردو لە هەندێکیا باسی کردووە وتویانە مدرجە یعنی تێکەڵ بە قسەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم قسەی پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم قسەی هەندێک لە ڕاویەکانە کە لەو ئەو حەدیثیان گێڕاوەتەوە بۆیە بە شاذ حەسانیان کردووە و وتویانە ئەو زیادەیە وەرناگیرێت ئەو زیادەیە وەرناگیرێت و هەروەها وەڵامیشیان بۆ حەدیثی دووهەم ئەڵێن ئەو حەدیثە کە باسی کۆمەڵە خەڵکێکەکە کە دێن لە آخر زەمانە سەر و ڕیشیان بۆیاغەکەن وەکو ژێرسکی کۆتر ئەوانە بۆنی بەهەشت ناکەن وتویانە ئەمە نە ئەمرە و نە ئەمری تایە نە قەدەغەشی تایە و ئەم حەدیثە ئەسڵەن باسی یعنی کاتێ فەرمێ بۆنی بەهەشت ناکەن مەبەست ئەوە نییە کە ئەوان سەر و ڕیشیان بۆیاغەکەن بەڕەش بۆیە بۆنی بەهەشت ناکەن، نا وەک کۆمەڵە خەڵکانێکن کە کاری خراپە ئەکەن کە مەعسیەت ئەکەن کە تاوانێکی تر ئەکەن تاوانە گەورەکان بەڵام یەکێ لە سیماکانیان ئەوەیە سەر و ڕیشیش بۆیاغەکەن یعنی هەیبەت و قووەتیان پێوە دیارە. وتیان ئەمە لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم شێوە زۆرە بۆ نمونە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی خەوارج ئەکا ئەفەرمێ سیماهم تحلیق ئەفەرمێ یەکێک لە صفاتەکانیان ئەوەیە سەریانە تاشن یەخۆ سەرتاشین حرام نییە بەس خەوارج یەکێک لە صفاتەکانیان ئەوەیە کە سەریانە تاشن خۆیان خەوارجی ئەسڵن سەریان ناتاشن بەڵکو پرچ ئێڵنەوە کەوابوو مەرج نییە کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی صفەتی قەومێکی تاوانبارەکە يعني أفرمي سيمايان ويا يعني أو صفة حرامي به بويا وتوانا أو حديثة أو الناقين وبالغتريشان هي لأن يعني أصحاب كاني في غمري صلى الله عليه وسلم لا أول زمانش أبون ولا داي في غمره لخدمتي في غمره ولا داي في غمري أبون كمالي كان سروريشان رش كردوا حرب الرش حسن حسين إمام عثمان سعد بن أبي وقاص هروها لباش أوانش لكمالك لعلماء پیاوە گەورەکانی تابعین ویان کردەوەکو بۆ نمونە ئەبی سەلەمە بن عەبدوڕەحمان ئیمامی زوهری نافعی بن جوبەیر شعبی و قاسمی بن سەلام و کۆمەڵێک لە تابعین خوای تەعالا لە سەحابەکانی ڕازی بێ و ڕەحم بە تابعینیش بکە و کۆمەڵێکی تریش هەیە لە زانایان وتویانە دروستە بۆ یاخردن بەڕەش بەس کەراهەتێکی تایە دروستە بەس کەراهەتی یعنی باش وایە ڕەشی نەکەن باش وایە ڕەشی نەکەن ئەگینا دروستە بیکەی بەس باش وایە ڕەشی نەکەی ئەمەش بەڵگەیان ئەو حەدیثەی ئیمامی ترمذیە خوای لە ڕازی بێت حەدیثێکی صحیحە حەدیثێکی حەسەنە ئیمامی ترمذی فەرمی حەسەن صحیحە لە ژمارە 1675 ناوێتی وەی فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی باشترین شتێک کە سەر و ڕیشی پێ بۆیاغ بکرێ باشترین شتێک خنەیە هەروەها وزمەیە يعني باشترین شتێ کەوابوو باشترە بەوە بکرێ ئەگینا ڕەشیش دروستە بە پێی قەولی ئەم کۆمەڵە عولەما ئەمە تقریبا ئەقوالی عولەما بوو لەسەر مەسئلەی ڕەش ئەبینی زۆرێک لە مسلمانان ئێستا هەڵە لە مەوزوعات تێگەیشتون یەکسەر بە قەتعی ئەڵێن ڕەش حرامە بۆ یاخردن بە ڕەش حرامە یەکلای ئەکەنەوە ئەم مەوزوعە مع العلم بەڵگەی ئەوانی کە ئەڵێن بۆ یاخردن بە ڕەش دروستە بەڵگەکانیان بەقەوەترە و بەهێسترە ئەگەر چی ڕێز و احترامیش هەیە بۆ ئەوانەی ترکە ڕەئی مخالفیان هەیە مەسئلەکە خلافیە مەسائلی خلافی و اجتهادی هیچ مەجالی ئەوەی تیان نییە تۆ ڕەئی خۆت فەرزکەی بەسەر بەرامبەرە
ئەتوانی ڕێی خۆت باسکەی و بڵێ من قەناعەتم وایە کە ڕەش حرامە، بەڵام ناتوانانی فەرزیکەی بەسەر بەرامبەرە.